بیرکاری پۆلیسێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 88. پێداچوونەوەی خێرا 4 جاران 6 لە خشتەی لێکدان دەتوانم بزانم 4 جار 6 دەکات چەند بۆ وێنە ئەگەر تەمەشای چارەکەی بکەم لەسەر ئەو ستونە شینەی 4 لێرەیە بەڕاست و ڕاستی دەڕۆم ئەوها هەتا دەگەمە لای 6 6ش لێرەوە بەڕاست و ڕاستی دێم ئەوها کە ئەو ڕیزە شینە یەکتری بڕی لەگەڵ ئەو ستونە زەردەی لێرە ئەو ژمارەیە ئەنجامی لێکدانی 4 جاران 6 کاتە دەنووسم لێرە 24 ئەو ژمارەی کە دیار نەبوو ئەنجامی لێکدانی 4 جاران 6 لێرە چ ژمارەک نادیارە ئەنجامی لێکدانەکەی 2 جار 7 ئەگەر دووەکەی تەمەشاکەم لەسەر ئەو ستونە شینەی ئەوها بڕۆم هەتا دەگەمە لای ژمارە 7 ئەوها لێرەش لەسەر ئەو هێڵە زەردەی تەمەشای ژمارە 7 دەکەم بەڕاست و ڕاستی دێمە خوارێ هەتا ستونە زەردەکە هێڵە شینەکەی دەبڕی ئەو ژمارەی ئێرە ئەنجامی لێکدانی 2 جاران 7 کە یەکسانە بە 4 کاتە ژمارە نادیارەکە 2 جار 7 یەکسانە بە 4 لێرە دەنووسم. بە هەمان شێوە 3 جار 0 بەکاردێنم ئەگەر تەمەشای سفرەکەی کەم لێرە هەتا دەگەمە لای سێەکەی ئەوها 3 جار 0 هەر یەکسانە بە 0 کاتە لێرە ژمارە نادیارەکە دەنووسم 0 6 جار یەکیش هەر یەکسانە بە 6 دیسان لە خشتەی لێکدان لێرە لە پێداچوونەوەی خێرا ژمارەکەی کە دیار نەبوو ئەنجامی لێکدان بوو بەڵام لەوانەی ئەوڕۆ ئەو ژمارەی کە دیار نییە یەکێک لە کۆڵکەکانە واتە ئەوڕۆ فێر دەبم کە ڕەنگە 24ەکە دیاربی بەڵام 6ەکە دیار نییە چەندە 4 جاران چەند یەکسانە بە 24 یان ڕەنگە 6ەکە دیاربی بەڵام 4ەکە دیار نەبی 24ەکەش دیاربی ئایا چەند جار 6 یەکسانە بە 24 یان لێرە ئەو 7 دیار نەبی ئایا 2 جار چەند یەکسانە بە 4 دیسان بەهۆی خشتەی لێکدان دەزانم کە 2 جار 7 یەکسانە بە 4 لێرە باسی ئەو بابەتەیە چیان نووسیە نووسیتیان ئایا چ ژمارەک جارانی بکەم لێکی بدەم لەگەڵ 5 یەکسان دەبی بە 35 دیسان خشتەی لێکدان بەکاردێنم کو بەکاری دێنم ئەو جارەی ئەو پێنجەی دێنم دەچمە لای پێنجەکەی لە خشتەی لێکدان ئەوجا هیچ کێشە نییە کو دەچم لە چێندەر پێنجەکەی دێنم یان لێرە لەسەر ستونە شینەکە یان لەسەر ڕیزە زەردەکە ئەگەرە من پێنجەکەم هینا لەسەر ستونە شینەکەی کاتە لێرە ئەوها ئەو پێنجە دەڕۆم هەتا دەگەمە ژمارە 35 کە گەیشتمە 35 ڕادەوەستم ئەوجە لەوێوە بەڕاست و ڕاستی دەچمە سەرەوە هەتا دەچمە لای ژمارە 7 کەواتە دەزانم کە 5 جار 7 یەکسانە بە 35 ئەوجە لێرە نووسیتیان ژمارە نادیارەکە 7 کە نەمدەزانی لێرە چەندە ئێستا زانیم کە دەنووسم 7 جار 5 یەکسانە بە 35 کەواتە هیچ زۆر کێشە نییە
کامە لەو سێ ژمارەی نادیارە. هەر کامەی نادیار بوو بەهۆی خشتەی لێکدان دەتوانم بیبینمەوە. لێرە نووسرایە کۆڵکەی نادیار لە 4 جاران یەکسانە بە 12. ئایا ئەمن ئەگەر 4م هەبوو جارانی چ ژمارە چی بکەم؟ دەبیتە 12. دیسان دەچمە لای خشتەی لێکدان، تەمەشا دەکەم 4ەکەم هەیە ژمارە 4 لێرە هەتا دەگەمە دەڕۆم هەتا دەگەمە ژمارە 12. ئەوها کە گەیشتمە ژمارە 12 ئەو جەڕادەوەستم دەچمە سەرەوە بە ڕاست و ڕاستی بزانم چ ژمارەك یەکسان جارانی بکەم لەگەڵ 4 یەکسانە بە 12 دەگەمە ئەو ئەنجامەی کە 3 واتە 4 جاران 3 یەکسانە بە 12. 4 جار 3 یەکسانە بە 12 لە خشتەی لێکدان. هیچ کێشە نییە ئەمن ئەگەر بۆ وێنە 4ەکەم لێرە تەمەشا کرد. ئەگەر لێرە تەمەشای 4ی کەم لەو سەرەوەی لەسەر ئەو ڕیزە زەردەی بێمە خوارێ هەتا دەگەمە ژمارە 12 ئەو جەڕاوەستم، پاشان لە ژمارە 12 بچم بگەڕێم لەسەر ئەو ستونە شینە هەتا دەگەمە ژمارە 3. دەزانم کە 3 جار 4 یەکسانە بە 12. بێگومان ڕێی دیش هەیە ئەگەر خشتەی لێکدانم نەبوو بمەوێ بزانم چەند جار 5 دەکا 35 دەتوانم ئەوها یەک ڕیزی دروستکەم لە 5 دانە پێک هاتبی. ئەوجا 5 دانە هەرچبی خاڵ یان پارچە شیرینی یان هەرچبی ئەوجا ڕیزەش کەش دروستکەم بژمێرم. ئێستا ڕیزی یەکەم 5 ڕیزی دووەم 5 ئەوە بووە 10 ڕیزەشکە 15 ڕیزەشکە 20 ڕیزەشکە 25 هێشتا نەبوویتە 35 ڕیزەشکە 30 ئەوجا ڕیزی کۆتایی ئێستا بووە 35 ئێستا ڕیزەکان دەژمێرم ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 5 6 7 کەواتە دەزانم 7 ڕیز هەر ڕیزەی 5 دانە یەکسانە بە 35. ئەگەر کاتم هەبوو دەتوانم ڕیزبەندی بکەم دروستکەم، ئەگەر نا باشترین شت ئەوەیە تەمەشای خشتەی لێکدان بکەم ئەگەر خشتەی لێکدان لەبەر دەستم بوو. ئێستا نووسرایە لە بیر مەکە کاتێک ئەنجامی لێکدان و یەکێک لە 2 کۆڵکەی لێکدان دەزانی خشتەی لێکدان یارمەتی دەدا بۆ دۆزینەوەی کۆڵکەکەی دیکە. هەمیشە لە لێکدان ئەو ژمارانەی لێک دەدرێن ناویان چییە؟ ناویان کۆڵکەی لێکدانە. ئەنجامەکە ناوی چییە؟ ئەنجامی لێکدان. کاتە کۆڵکەی لێکدان 4 کۆڵکەیە 3 کۆڵکەیە بەڵام 12 کۆڵکە نییە، 12 ئەنجامی لێکدانە. ئەو لاپەڕەیە تەواو بوو 88 دەتوانم تەماشایەکی لاپەڕە 89 بکەم. پرسیاری 1 ڕوونی بکەوە چۆن خشتەی لێکدان بەکاردێنی بۆ دۆزینەوەی کۆڵکەی نادیاری. ئایا چ ژمارەک ئەگەر لێکمدا لەگەڵ 6 یەکسانە بە 8 دەچمە لای خشتەی لێکدان کاتە ئەمن 6 وەردەگرم هەتا دەگەمە ژمارە 8. دێمە لای ژمارە 6 لێرە دەڕۆم هەتا دەگەمە 8 ڕادەوەستم کە گەیشتمە 8 ئەوجا لەوێوە دەچمە سەرەوە بزانم دەگەمە لای چ ژمارەک دەگەمە لای ژمارە 3 کاتە ئەگەر 6 بینم لێکی بدەم لەگەڵ 3 ئەنجامەکە دەبیتە 8. لێرە لە جیاتی نادیارەکەی دەنووسم 3 کاتە 3 جاران 6 یەکسانە بە 8. ڕاهێنان و شیکارکردنی پرسیارەکان. کۆڵکەی نادیار چییە؟ ئێستا زانیم کوو خشتەی لێکدان بەکاردێنم
چ ژمارەك لێکی بدەم لەگەڵ 4 دەبیتە 12 ژمارە 3. چ ژمارەك لێکی بدەم لەگەڵ 2 دەبیتە 18 ژمارە 9. هەمویان لە خشتەی لێکدان. لێرە تۆزێک زەحمەتە. پرسیاری 6 یەکەم جار ئەمە دەبی بزانم 4 جار 6 یەکسانە بە چەند کە زانیم یەکسانە بە 24. ئەوجا لێرە ئایا 3 جارانی چ ژمارە چی بکەم هەتا ئەویش بکاتە 24. لە خشتەی لێکدان دەزانم کە 3 جار 8 یەکسانە بە 24 چونکە دەبی لای چەپ و لای ڕاست وەکو یەکبی چونکە یەکسانی هەیە لە مابەینیان. پرسیاری 3 چ ژمارەك جارانی یەک بکرێ هەردەکانەوە ژمارەکە هەر خۆی 9. پرسیاری 5 دیسان 9 جاران 4 یەکسانە بە 36 لە خشتەی لێکدان. پرسیاری 7 تۆزێک زەحمەتە. یەکەم جار تەمەشای لای چەپ دەکەم 55 لێ بڕوا یەکسانە بە 45 لێرە دەنووسم لە ژێرەوە لای ڕاستیش دەبی بکاتە 45 کەواتە 9 جارانی چ بکەم هەتا ببیتە 45 9 جارانی 5 بکەم یەکسانە بە 45. پرسیاری 8 ئەنجامی لێکدانی 4 لە ژمارەیەکی تر دەکاتە 28. ئایا ئەو ژمارە چییە؟ ئایا ئەمن 4 لێکی بدەم لەگەڵ چ یەکسانە بە 28 ژمارە نادیارەکە 7 چونکە تەنیا 4 جار 7 یەکسانە بە 28. پرسیاری 9 ئاڵا 3 کورسی بۆ هەر مێزێک لە هۆڵەکە دانا. ئایا ژمارەی مێزەکان چەندە؟ ئەگەر 21 کورسی لە هۆڵەکەدا بێت ڕستەی لێکدان بۆ شیکاری پرسیارەکە بنووسە. لێرە ئەمن یان خشتەی لێکدان بەکاردەینم یان هێڵکاریەکی دروست دەکەم بۆ وێنە. ئەگەر تەمەشاکەین 21 کورسی هەیە هەر 3 کورسی بە یەکەوە یەک مێزیان پێویستە. 3 کورسی دی یەک مێز دیسان یەک مێز ئەو 3 کورسی یەک مێز 21 کورسیە. ئەو دوای مێزەکان دەژمێرم 1 2 3 4 5 6 7 دەزانم دەکاتە 7 مێز واتە 3 جاران 7 یەکسانە بە 21 کو دەنووسم ئەوها دەنووسم 3 جاران 7 یەکسانە بە 21. لە خشتەی لێکدانیش دەچمە لای 3 هەتا دەگەمە ژمارە 21 کە گەیشتمە ژمارە 21 ئەوجە تەمەشا دەکەم بزانم چ ژمارەکە کە لەگەڵ 3 لێکی بدەم دەکا 21 ئەو کات دەزانم ژمارە 7. لێکدان بە لێکدان سەرنج لەم خشتەیە خوارەوە بدە. لێرە ئەمن خشتەکم هەیە لە 9 چوارگۆشەی گچکە پێک هاتیە. ئەو خشتەیە لە 3 ستون پێک هاتیە ستونی یەکەم ستونی دووەم و ستونی سێم یان ستونی لای چەپ ناوەندێ و لای ڕاست و هەروەها لە 3 ڕێزیش پێک هاتیە ڕێزی یەکەم ڕێزی دووەم ڕێزی سێم. ئەگەر ئەمن هاتوو ئەو ژمارەیە کە لە لای ڕاستە لێکمدا لەگەڵ ئەو ژمارەیە کە لە ناوەندەیە ئەنجامی لێکدانەکە دەکاتە ئەو ژمارەیە ئێرە. دیسان ئەگەر 4 بینم لێکی بدەم لەگەڵ 5 یەکسانە بە 20. ئەگەر 8 بینم لێکی بدەم لەگەڵ 5 یەکسانە بە 40. بەو شێوەیە بە ڕیز ئەو 2 جار 1 دەکات 2 4 جار 5 دەکات 20 یەکسانە بە 20 و 8 جار 5 دەکات 40. ئەوە ئەگەر بە ڕیز بە ستونیش هەمان شتە واتە 2 جاران 4 یەکسانە بە 8 1 جاران
5 یەکسانە بە 5. 2 جاران 20 یەکسانە بە 40. کاتە بەو شێوەیەش هەر دەکا هەمان شت. ئەوجا ئەو جۆرە خشتەیە ناوی چییە؟ ناوی لێ دەنێن لێکدان بە لێکدان. لێرە باز دەکا خشتەکە کووە لە هەر ڕیزێک ژمارە یەکەم جارانی ژمارەی دووەم بکەی ژمارەی سێمت بەدەستدێن بەستی ژمارە یەکەم و ژمارەی دووەم ئەو ژمارەی بە ژمارەیەک دادەنێن ئەوەش بە 2 دادەنێن ئەوەش بە 3 دادەنێن. بەڵام باشتر وایە ڕیزی یەکەم و ڕیزی دووەم یان ستونی یەکەم و ستونی دووەم یان ستونی دەستە ڕاست ستونی ناوەندێ ستونی دەستی چەپ ئەو شێوەیە. ئەو جا لێرە نووسرایە هەر یەکە لەو خشتانە تەواو بکە بۆ ئەوەی چوارگۆشەی لێکدان بە لێکدانت دەست بکەوێ. ئەوەی ڕاستیبی تۆزێک ئاسان نییە پڕکردنەوەی ئەو خشتانە بە تایبەتی ژمارە سێزدا، بەڵام ئێستا من تۆزێک ڕوونی دەکەمەوە. لێرە چەند ژمارەم هەیە؟ 1 2 3 4 ژمارەم هەیە. دەچمە لای ئەو ڕیزەی کە 2 ژمارەی هەیە، ناچمە لای ئەو ڕیزانەیان ئەو ستونانەی کە تەنیا یەک ژمارەیان هەیە چونکە زەحمەتە. دێمە لای ئەو ڕیزەی ئاسانە، دێمە لای ئەو ستونەش ئاسانە. کاتە یەکەم جار تەمەشای ئەو ڕیزەی دەکەم، ڕیزی سەرەوە 3 جاران 5 دەکات چەند؟ دەکات 15. لێرە دەنووس. ئەو جدوایە تەمەشای ئەو ستونەی ناوەندێ دەکەم. ئەو ستونە ئایا 5 جارانی چ بکەم یەکسان دەبی بە 5؟ زۆر ئاسانە. ئەگەر 5 بهینە لێکمدا لەگەڵ ژمارە 1 5 جاران 1 هەر دەکا 5. ئەو جدوایە تەمەشای ئەو ستونەی دەکەم لای دەستی چەپ. ئایا 15 جاران 2 یەکسانە بە چەند؟ 15 جاران 2 یەکسانە بە 30. واتە 2 15ی 15 و 15. پاشان دێم تەمەشای ئەو ڕیزەی دەکەم. ئایا چ ژمارەک ئەگەر لێکمدا لەگەڵ 5 یەکسانە بە 30؟ ئەویش ئاسانە لە خشتەی لێکدان. ژمارە 6 کاتە لێرە دەبی ژمارە 6م هەبی. ئەوجە پاشان تەمەشای ئەو ڕیزە ئەو ستونەی دەکەم. ئایا 3 جاران چەند یەکسانە بە 6؟ 3 جاران 2. ئەوجە دوایە تەمەشای ئێرەش دەکەم ئەو ڕیزە. ئایا 2 جاران 1 دەکا؟ 2 ڕاستە کەواتە 2 جاران 1 یەکسانە بە 2. 6 جاران 5 یەکسانە بە 30. 3 جاران 5 یەکسانە بە 15. لە هەمان کاتیش دیسان 3 جاران 2 یەکسانە بە 6. 5 جاران 1 یەکسانە بە 5. 15 جاران 2 یەکسانە بە 30. کاتە ئێستا هەموو ژمارەکان دانران و تەواو بوو ئەو پرسیارە. دێمە لای پرسیاری 11. ئاسانترین ستون ئەو ستونەیە. ئایا 2 جاران 4 دەکات چەند؟ 2 جاران 4 یەکسانە بە 8. لێرە دەنووسم 2 جاران 4 دەکا 8. ئەوجا دێمە لای ئەو ڕیزەی ناوەندێ. 4 جاران 7 دەکات چەند؟ 4 جاران 7 یەکسانە بە 28. لێرە دەنووسم 28. لە خشتەی لێکدان 4 جاران 7 دەکا 28. ئێستا ئایا 8 جارانی چ بکەم یەکسانە بە 56؟ لە خشتەی لێکدان 8 جاران 7 یەکسانە بە 56. کاتە لێرە دەنووسم 7. 8 جار 7 دەکا 56. ئەوجە لێرە ئایا تەمەشای ئەو ستونەی دەکەم.
چ ژمارەک ئەگەر لێکی بدەم لەگەڵ حەفت هەر ئەنجامەکەی دەکا حەفت، ئەوەش ئاسانە. تەنیا ژمارە یەک هەیە، یەک جاران حەفت دەکا حەفت. ئەوجا دێمە لای ئەو ڕیزەی دوو جاران یەک یەکسانە بە چەند؟ دوو جاران یەک یەکسانە بە دوو. لێرە دەنووسم. ئەوجا دوایە تەمەشای ئەو ستوونەی دەکەم. ئایا دوو جاران 28 دەکا 56؟ 28 و 28 دەکا 56 ڕاستە، چونکە ئەوها 28 دیسان 28 8 و 8 16 1 و 2 3 3 و 2 5 کەواتە ڕاستە. خشتەکە تەواو بوو. لێکدان بە لێکدان. پرسیاری 12 تەمەشای چێن دەربکەم کە دوو ژمارەی هەیە، تەمەشای ئەو ڕیزەی دەکەم. ئەو ڕیزە ئایا 5 جاران چەند یەکسانە بە 15؟ 5 جاران 3. کاتە لێرە دەنووسم 3. پاشان ئەو 15م هەیە لەگەڵ ئەو 30ی. 15 جاران چەند یەکسانە بە 30؟ 15 جاران 2. لێرە 15 جاران 2 یەکسانە بە 30. ئەگەر تەمەشای ئەو ڕیزەی کەم، ئەنجامی لێکدانەکە 2. چ ژمارەک جاران چ ژمارەک دەبیتە 2؟ تەنیا 2 جاران 1 دەبیتە 2. ئەوجا ئەمن 2ەکە یان دەبی لێرە دانێم، یەکەکەی لێرە دانێم، یان بە پێچەوانە. ئەگەر من یەکەکەم لێرە دانا، 2ەکەشم لێرە دانا، 1 جاران 2 دەکات و بزانم ڕاستە یان نا، هیچ کێشە نییە. ئەگەر ئەو هەمدانا پاشان تەمەشای ئەو ستوونەی دەکەم. ئایا 5 جاران 1 دەکات چەند؟ 5 جاران 1 هەر یەکسانە بە 5. پاشان تەمەشای ئەو ستوونەی دەکەم. 3 جار 2 یەکسانە بە چەند؟ 3 جار 2 یەکسانە بە 6. کاتە 5 جاران 6ش ئەگەر تەمەشای ئێرەکەم، 5 جاران 6 یەکسانە بە 30، ئەویش ڕاستە. هیچ کێشە نەبوو. ئەو 2 لە چێن دەربی، ئەو یەکەش لە چێن دەربی. دەمتوانی ئەو هاشی دانێم، جێکەیان دەتوانم ئێستا بگۆڕم. ئەو 2 ئەو یەکە لێرە یەکی دانێم، لێرە 2 دانێم. ئەدی ئێرە چی لێدێ؟ 5 جاران 2 دەبووە 10، لێرەم دادەنا. 3 جاران یەکیش دەیکردە 3. ئەوجا 10 جاران 3 هەر دەیکردە 30، کەواتە ئەویش هەر ڕاست دەردەچوو. بە هەردوو جۆر هەر ڕاستە. بێمە لای پرسیاری 13 کە هەست دەکەم تۆزێک زەحمەتە، بەڵام ئەمن دێمە لای ئەو ئێرە. ئایا چەند جاران چەند یەکسانە بە 42؟ ئەگەر بچمە لای خشتەی لێک، ئەوە 42. چەند جار چەندە؟ ئەگەر تەمەشاکەین 7 جار بە 6 جار دەکات 42. ئەوها 7 جاران 6. 42 لێرەش هەیە، ئەویش هەر دەکا 6 جار 7. کاتە 42 تەنیا 6 و 7 دەتوانم بنووسم، دەکات 42. دەنووسم 6 و 7 لە خشتەی لێکدان. دیتمەوە کە 42 یەکسانە بە 6 جاران 7. لە خشتەی لێکدان زانیم کە 42 واتە 6 جار 7. ئایا ئەمە 6ەکەی لێرە بنووسم، 7ەکەی لێرە بنووسم، یان 6ی لێرە بنووسم، 7ی لێرە بنووسم؟ تەمەشای ئەو 7ەی دەکەم. لێرە باشنی ئەو 6ەی بنووسم، چونکە گچکەترە لە 7ی. هیچ ژمارەك جارانی 7ی ناکا 6، کاتە باشترین شت ئەوەیە 7ەکەی لێرە بنووسم و 6ەکەش لێرە بنووسم. ئێرە 6، ئێرەش 7. ئەوجا بێمە لای ئەو ستوونەی. 3 لێکی بدەم لەگەڵ چ دەکا 6، لێکی بدەم لەگەڵ 2، کەوابوو ئێرەش 2. ئەوجا دێمە لای ئەو ڕیزەی. ئایا 2
جار حەفت دەکات چەند؟ زۆر ئاسانە، یەکسانە بە چاردە. لێرە دەنووسم چاردە. ئەوجا چ ژمارەك تەمەشای ئێرە بکەم، ئەو ستونەی ناوەندێ، چ ژمارەك لێکی بدەم لەگەڵ حەفت هەر دەکا حەفت؟ ئەویش ئاسانە، ژمارە یەک. ژمارە یەک. ئەوجا تەمەشای ئێرە دەکەم، 3 جار 1 یەکسانە بە چەند؟ هەر دەکا 3. ئەوجا دواهەمین شت تەماشایەکی ئێرە دەکەم، ئایا 3 جاران 14 یەکسانە بە 42؟ بەڵێ، چونکە 3 جاران 4 12، 3 جاران 1 3، یەکیش 4. 3 جار 14 یەکسانە بە 42. ئەگەر نەزانم 3 جار 14 چاردەی کۆ دەکەمەوە 3 جار. دو سێ یەکیش 4 دەکات 42. ئەو پرسیارانە بە تایبەتی پرسیاری 13 هیچ ئاسان نەبوو، بەڵام بەڕاهێنان و بە تەماشاکردنی خشتەی لێکدان ڕەنگە تۆزێک ئاسان بی. هەڵبژاردن لە هەمە جۆر. پرسیاری 4 ژمارەی نادیار چییە؟ ئەو پرسیارە زۆر ئاسانە. ئایا 6 جاران چەند دەکات 42؟ تازە لە خشتەی لێکدان تەمەشامان کرد کە 6 جار 7 یەکسانە بە 42. کاتە ئەوە ڕاستە. ئەو پرسیارە زۆر ئاسان بوو. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 89، 88ش دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بشی.